ئەم کاتتان باش بەڕێزان هەواڵەکانی ساعت 9 پێشکەشەکەم. بافڵ جەلال ساڵەبانی لەگەڵ سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی کۆ دەبێتەوە پەرۆشیەکێتی بۆ پاراستنی یەکڕێزی نیشتیمانی دووپات دەکاتەوە. بافڵ جەلال ساڵەبانی لە میانی کۆبوونەوەی لەگەڵ باڵێزی ئەمریکا لە عێراق تێڕوانین و استراتیژیەکێتی لەبارەی کۆی پێشهات و پرسەکان دەخاتە ڕوو. وەفدێک بە نوێنەری قوبات ساڵەبانی سەردانی گەرمیان دەکات و بە دوواداچوون بۆ کێشە و گرفت و ئاڵوگۆڕە ئیدارەکانی سنوورەکە دەکات. بەپێی ئامارێکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق مانگی ڕابردوو 970 پرۆسیا و سەرگیری و 138 حاڵەتی جیابوونەوە لە کەرکووک تۆمار کراوە. لە کەرکووک و شارەکانی دیکەی هەرێم لە یادی ڕۆژی ڤاڵەنتایندا چەند چالاکیەک بەڕێوە دەچێت. بافڵ جەلال ساڵەبانی لە بەغداد پێشوازی کرد لە سەرکردەکانی چوارچێوەی هەمانگی و لە کۆبوونەوەیەکدا جەختی کردەوە لە پەرۆشی یەکێتی بۆ پاراستنی یەکڕێزی نیشتیمانی و پێکهێنانی حکوومەتێکی نوێی خزمەتگوزار و چاکساز کە خزمەتی زیاتری وڵات و خەڵک بکات. هەر لە کۆبوونەوەکەدا یەکێتی نیشتیمانی کوردستان و چوارچێوەی هەمانگی سووربوونی خۆیان دووپات کردەوە بۆ چارەسەرکردنی سیاسیان و ئاشتیانی هەموو قەیرانەکان و ڕزگارکردنی وڵات لەم دۆخەی تێیدایە. بافڵ جەلال تاڵەبانی لە بەغدا پێشوازی کرد لە سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی کە پێک هاتبوون لە نووری مالیکی سەرۆکی یاوپەیمانی دەوڵەتی یاسا، عادی عامری سەرۆکی یاوپەیمانی فەتح و قەیس خەزعەلی ئەمینداری گشتی بزوتنەوەی عەسایب ئەهلی حەق لە کۆبوونەوەکەدا یەکێتی نیشتیمانی کوردستان و چوارچێوەی هەماهەنگی سووربوونی خۆیان دووپات کردەوە بۆ چارەسەرکردنی سیاسیانە و ئاشتیانی هەموو قەیرانەکان و ڕزگارکردنی وڵات لەم دۆخەی تێیدایە. هاوکات تەکید لە دروستکردنی تەوافق لەگەڵ هێزە نیشتیمانیەکانی تر کرایەوە لە پێناو پەلەکردن لە پێکهێنانی حکوومەت بە گوێرەی بنەما یاسایی و دەستوریەکان و پەنابردن بۆ گفتوگۆ و زمانی دیالۆک و دوورکەوتنەوە لە دەمارگیری سیاسی و نەتەوەیی. لە میانی کۆبوونەوەیەکدا پرسا سیاسی و ئەمنی و هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق گفتوگۆیان لەبارەوە کرا. بەرپرسیارانە و نیشتیمانیانە تاوتۆی دۆخەکە کرا و هەڵوەستە کرا لەسەر پێشهاتەکان و گفتوگۆی نێوان لایەنە سیاسیەکان بۆ گەیشتن بە ڕێگەچاری گونجا و لێک نزیککردنەوەی بۆچوونەکان لە پێناو پێکهێنانی حکوومەتێکی تەوافقی نیشتیمانی خزمەتگوزار کە وەڵام دەرەوەی خواستی ئەمڕۆی هەموونەتەوە پێکهاتەکان بێت. کۆبوونەوەکە بە وردی هەڵسەنگاندنی بۆ هەڵوێستی لایەنەکانی عێراق و هەرێم کرد بە خوێندنەوە بۆ ئەگەرەکان و لە بەرچاوگرتنی واقعی ئەمڕۆی عێراق و پێویستی شەقام. تەکید لە دروستکردنی تەوافق لەگەڵ هێزە نیشتیمانەکانی تر کرایەوە لە پێناو پەلەکردن لە پێکهێنانی حکوومەت بە گوێرەی بنەما یاسایی و دەستوریەکان و پەنابردن بۆ گفتوگۆ و زمانی دیالۆک و دوورکەوتنەوە لە دەمارگیری سیاسی و نەتەوەیی بە ڕێگە چارەی گەیشتن بۆ چارەسەرکردنی کێشەکان لە قەڵەمدرا. یەکێتی نیشتیمانی کوردستان و چوارچێوەی هەماهەنگی سووربوونی خۆیان دووپات کردەوە بۆ چارەسەرکردنی سیاسیانە و ئاشتیانەی هەموو قەیرانەکان و ڕزگارکردنی وڵات لەم دۆخەی تێیدایە بە شێوەیەک ببێتە هۆی تەبایی و برایەتی زیاتر لە نێوان هێزە شیعیەکان، کورد، سوننە و هەموو پێکاتەکانی تر. ئەمەش لە پێناو ئاوەدانی زیاتر و سەقامگیری سیاسی و ئارامی و ئاسایشی زیاتر. هەر لە کۆبوونەوەکەدا بافڵ جەلال تاڵەبانی جەختی کردەوە لە پەرۆشی یەکێتی بۆ پاراستنی یەکڕێزی نیشتیمانی و پێکهێنانی حکوومەتی نوێی خزمەتگوزار و چاکساز کە خزمەتی زیاتری وڵات و خەڵک بکات. بافڵ جەلال ساڵەبانی لە بەغداد پێشوازی کرد لە ماسی و تولەر باڵێزی ئەمریکا لە عێراق لە دیدارێکدا هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق گۆڕانکاریەکان و هەوڵی لایەنەکان لەو ڕۆ گفتوگۆی لەبارەوە کرا و جەخت کرایەوە لە پەنابردن بۆ گفتوگۆ و چارەسەرکردنی دەستوریانەی کێشەکان. بافڵ جەلال ساڵەبانی لەبارەی کۆی پێشهات و پرسەکان تێڕوانین و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستانی خستە ڕوو. ئاماژەی بەوە کرد هەموو هەوڵێکیان داوە بۆ خستنی بۆ چوونە جیاوازەکان لە پێناو سەقامگیری و سازانی نیشتیمانی و گەیشتن بە تەوافق لە پێناو ئاشتەوایی سیاسی و دەمانەوێت ئەو وحدە نیشتیمانی هەیە بیپارێزین و هەمومان لە پێناو ئامانجە باڵەکاندا لەسەر مێزی گفتوگۆ کۆ ببینەوە. هاوکات بافڵ جەلال ساڵەبانی پێشوازی کرد لە ئێلبروس کۆتراشی ڤاڵێزی رووسیا لە عێراق ڕایگەاند سەرباری ناکۆکیەکان و جیاوازی بۆ چوونەکان بەڵام بێهیوانین و لەگەڵ هاوبەشە ڕاستی قینەکانمان کە پەرۆشی یەکڕێزی نیشتیمانی و
پاراستنی کەلتوری تەوافقن دەمانەوێت ڕێک بکەین و حکوومەتێکی کاریگەر و خزمەتکار پێک بهێنین. هەر لا دیدارەکەدا بیرۆڕا لەبارەی هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەتی نوێی عێراق ئاڵوگۆڕ کرا و بربەستەکانی بەردەم لایەنە سیاسیەکان هەڵوەستەی لەسەر کرا. بامەدەبوونی ژمارەیەکی بەرچاو لا لێپرسراوانی حزبی حکومی لە کەرکووک پرسەی خوا لە خۆشبوو جەیران خورشید دایکی سیروان کوێخانە جەمەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڕێوەچوو لای خۆشیانەوە بنەماڵەی کۆچ کرد و سوپاسی ئامادەبووان و ماتەمجێڕانیان کرد بۆ بەشداریکردنیان لە پرسەکە. بەناوی مەڵبەندی 16 حەمرین و خەڵکی خورماتووە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کاکسیروان و بنەماڵەکە یەکەین بە بۆنەی کۆچی دایکی تێکۆشەریانەوە بە ناوی مەڵبەندی حەمرین و بە ناوی خەڵکی خورمات و بە ناوی خەڵکی دەڤەرەکەشەوە وەکو خۆمیش کە ئەندامی پەرلەمانی عێراقم پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی کاکسیروان و بنەماڵەکە یەکەین و ئینشەڵا مەدووە ناخۆشیان بێت. سوپاسی یەکە بە یەکەی هەواڵەکان و مەڵبەندەکانی کەرکووک و داقوق و دووز و دبس و دووز و هەروەها چەمچەماڵ و هەموو شوێنەکانی تریش مەڵبەندی کۆیە مەڵبەندی ڕانیا هەموو هاتوون بۆ پرسەکەمان و هەواڵانی زۆریش کە نەیانتوانیەوە ئامادە بن بەهۆیەوەی کاریان هەیە لە بەغایە لە هەولێرە لە شوێنەکانی تر بە بەشداریان کردووە بە پرسەنامە وەکو کاک بافڵ کاک قوبات دادەهێرۆ زۆربەی ئەو برادرانی تر لە مەکتەبی سیاسی و ئەوانە بەشداریان کردووە بە پرسەنامە لەگەڵمانە سوپاسی هەمویانەکەین بۆ سوپاسی ئێوە و هەموو ئەو خەڵکاکەین. جێگری سەرۆکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە بە یاوەری وەفدێک وەکو نوێنەری قوبات تاڵبانی جێگری سەرۆکی حکوومەت هێرم سەردانی گەرمیانی کرد و ڕایگەاند لەسەر ڕاستپاردەی قوبات تاڵبانی بە دووەداچوون بۆ کێشە و گرفتەکان و باشترکردنی خزمەتگوزاریەکان و ئاڵوگۆڕە ئیداریەکان دەکەن. بە گوێرەی ڕاگەندراوێکی فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە وەفدەکە لەگەڵ سەرپەرشتیاری ئیداری گەرمیان و جێگری سەرپەرشتیار و قایمقام و بەڕێوەبەرە گشتیەکان و بەڕێوەبەری ناحیەکان کۆبوونەتەوە. لە کۆبوونەوەکەدا دابان شەدەڵا نوێنەری قوبات تاڵبانی ڕایگەاند بە نوێنەرایەتی قوبات تاڵبانی و بە مەبەستی بە دوواداچوون بۆ کێشە و گرفتەکان و باشترکردنی خزمەتگوزاریەکان و ئاڵوگۆڕە ئیداریەکان سەردانی ئیدارەی گەرمیانیان کردو تا لە نزیکەوە ئاگاداری کەم و کورتی و داواکاریەکان بن. هاوکات جێگری سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیان و سەرۆکی یەکە ئیدارەکان و بەڕێوەبەرە گشتیەکان کێشە و گرفت و داواکاریەکانیان خستۆتە ڕوو. نوێنەری جێگری سەرۆکی حکوومەت دووپاتی کردەوە داواکاریەکان دەگەێنە قوبات تاڵبانی بە مەبەستی کارکردن لەسەر جێبەجێکردنیان. با ئامادەبوونی عومەر قادر یاریدەدەری بەڕێوەبەری پەروەردەی کەرکووک و عومەر ئینجەڕاگری کۆلێژی ئادابی زانکۆی کەرکووک و ژمارەیەک لە مامۆستایان و شاعیران فێستیڤاڵی ساڵانەی پێشبڕکێی شعری وەزارەتی پەروەردەی عێراق بە بەشداری 80 شاعیر دەستی پێکرد و بڕیا لە 3 ڕۆژ بخوێنێت. فێستیڤاڵی ساڵانەی پێشبڕکێی شعری وەزارەتی پەروەردەی عێراق هەر جارە و لە پارێزگایەک ئەنجام دەدرێت. بۆ مساڵیش لە کەرکووک ڕێکخراوە. وەزارەتی پەروەردەی عێراق فستیڤاڵی ساڵانەی پێشبڕکێی شعری لە کەرکووک ڕێخست. ئامانج لە فستیڤالەکە بایەخدانە بە شعر و بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و ئەدەبی و دەرخستنی توانا و بەهرەی مامۆستایان. میهرەدانی شعری هەموو تەربیاتی عێراق ساڵانە سازەکرێ هەر ساڵە و محافظەیەک ئەم ساڵ لە تربیەی کەرکووکە ساز کراوە ئەو شاعرە بەڕێزانەیە کە محافظاتەوە هاتوون لزیک تحکیمی هەیە پاشان هەموو ئەو شاعرانەی کە پلەی یەکەم و دومیان هێناوە قەڵاتەکرێن. ئامانجی ئەم فستیڤالە بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری و ئەدەبی سەرجەمی مامۆستان و ئەم فستیڤالە 3 ڕۆژ خایەنی و 80 شاعر بەشدار بووە لە هەموو محافظە عێراقیە. شاعرانی بەشداربوو بە گرنگیەوە باسییان لە فستیڤالەکە کرد و بە فاکتەرێک بۆ هەندانی داهێنانی ئەدەبی و شعری مامۆستایان وەسف کرد. هەروەها بە پێویستیان زانی پەروەردە بایەخی زیاتری بە ڕێخستن و ئامادەکاری فستیڤالەکە بدایە. گرنگی فستیڤالە لەوە کێتەوە کە شعر و شاعران و کە هەمویان مامۆستا و تربەوین لە عێراقا بەشداری بکەن لە شاری کەرکووک بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری نەک بەس وەکو مامۆستا خۆی بەڵکو وەکو شارەکەش پێشکەوتو بکرێت لەلایەن ئەم جۆرە فستیڤالانەوە. بەشداریکردن زۆر گرنگە لەلایەن مامۆستایان پەروەردە ئەبوایە زیاتر گرنگی بدایە بە ئامادەکردن و جگە لەوەش کە شێوەی شاری کەرکووک بە
دیاری بکرێت و ڕوون بکرێتەوە کە شارێکە گرنگی بە ڕۆشنبیری و شعر و فستیڤال و شتی و عادەت. فستیڤاڵی ساڵانەی پێشبڕکێی شەعر 22 بەڕێبەرایەتی پەروەردەیی و 80 شاعر تێدا بەشدارن و بڕیارە 3 ڕۆژ بخایەنێت. لە کۆتایی فستیڤالەکەشدا لەلایەن لیژنەی دادوەریەوە خەڵات و ڕێزلێنان بەسەر براوەکانی پێشبڕکێ شەعرێکە دابەش دەکرێت. حەسیب حارس، کەناڵی کەرکووک. ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئاماری هاوسەرگیری و تەلاقدانی بۆ مانگی ڕابردوو بڵاو کردەوە بە شێوەیەک تەنیا لە ماوەی مانگێکدا لە سەرتاسەری عێراق 6486 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. بەگوێرەی ئامارەکەی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە ماوەی مانگی یەکەم ساڵدا 26,000 پرۆسی هاوسەرگیری لە دادگا و دەروی دادگا ئەنجام درراوە. لە بەرامبەردا 6486 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە. ئاماژە بۆش کراوە لە شاری کەرکووک 971 پرۆسی هاوسەرگیری ئەنجام درا و 138 حاڵەتی جیابوونەوەش تۆمار کراوە. بەپێی ئامارەکە زۆرترین حاڵەتی جیابوونەوە لە مانگی ڕابردوودا لە شاری بەختەیە کە ڕێژەکە گەیشتووەتە 2390 حاڵەت. ئەو ئاماری ئەنجومەنی باڵای دادوەری ڕۆنیشی کردوێتەوە. ڕۆژانە لە سەرتاسەری عێراق 216 حاڵەتی تەلاق تۆمار دەکرێت. قسەی زیاترەکەین بەڕێز هەوراس نەجمەدین کە بەڕێزیان پارێزەرن لە ستۆدیۆ ڕاستەوخۆ میوان مە سەبارەت بە ئەم ئامارە زۆرەی حاڵەتەکانی جیابوونەوەی خود تەلاق. کاک هەوراس زۆر بەخێر بێ سوپاس بۆ ئامادەبوونت. ئەم ئامارە مەترسیدارە. ڕاستە ئەم هەموو حاڵەتی جیابوونەوە هەیە لە کاتێکدا ینی بۆ نمونە لە بەرامبەر 26,000 حاڵەتی هاوسەرگیری و پێکێنانی ژیانی خێزانداری 6,000 زیاتر حاڵەتی جیابوونەوە هەبێت. ئەم ئامارە بەو شێوازە مەترسیدارە؟ سواز بۆ ئێوە سواز بۆ کەناڵە جوانەکەتان کەناڵی یاسمانی کەرکووک. بەڵێ ڕێژەیەکی زۆر تەلاق لە دادگاکانی عێراق بەگشتی و دادگای کەرکووک بە تایبەتی هەیە و ئەو ڕێژەیەکی ڕاستە بڵێ. ینی ئەتوانین بڵێن لە هەرێمی کوردستانیش بە هەمان شێوەیان جیاوازی لە نێوان پارێزگاکان و جاریوایە باس دەکرێت. ئەم جیاوازی هۆکارەکی چیە؟ بۆ نمونە لەوانەیە لە شارێکی وەکو سلێمانی ئەمە جیاواز بێ زۆر زیاتر بێت، لە کەرکووک لەوانەیە کەمتر بێت. هۆکارەکە بۆ چیە گەڕێت؟ ئەی بەستمەوە بە ڕادەی هۆشیاری تاک بۆی کە داتاکان لە بەردەستایەگەر حاڵی حەزر وەکو عەدەد ڕێژەکەم لە بەردەستانیە بەڵام شاری کەرکووک لە مانگی یەکی ئەم ساڵدا تاوەکو ئێستا 138 حاڵەتی جیابوونەوەمان هەیە.
لەلایەن ئافرەتەوە بە لەفزێک کە لە قانوندا دیاری کراوە و دوو هۆکاری سەرەکیدا ئەنێم دوو هۆکاری سەرەکی هەڵبژێرن بۆی کەوا لە نێوان هاوسەراندا هۆکارێکی زۆر زۆر سەرەکین و هۆکارێکن زۆر زۆر بەربڵاون بوونەتە هۆی جیاببوونەوەی خێزان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا لەناو کۆمەلگاکەماندا یەکیان زەواجی پێشوەختە زەواجی موبەکر کە ئەمە خۆی لە خۆیدا لە قانوندا لە مادەی نوێی قانونی حاڵ شەخسیدا ڕێگری دەکراوە بۆی کەوا کەسێک زەواجی موبەکر بکات بەتایبەت ئەگەر کەسوکاری ڕازی دەبن بە دەرەجەیەک باوکی ئەگەر باوکی نەما دواتر کە ساریتر وە سزاشی بۆ دیاریکراوە ئەگەر هاتوو بە زۆر ئەم زەواجە کرا بەبێ ڕەزامەندی چ کوڕ چ کچ بێت ئەگەر کەسەکە ئەو کەسێکەوە زۆر دەکات لە ئافرەت هاوسەرگیری پێیان زۆر دەکات لە کوڕێکە بچێت فڵان کەس کچێک بێنێ کچێکی دیاریکراوە بهێنێ و ئەو ڕەزامەندی لەسەر دەبێ قانونی ئەحوال شەخسی عێراقی سزای بۆ داناوە کە لە 3 ساڵ زیاتر نەبێ و وەغرامەی مالیش و ئەگەر کەسێک هەڵسا بە هەڕەشەکردن لە کەسێکیکە بۆی هاوسەرگیری بکە بە زۆر و کەسی پلەیەکی یەکێ لە ڕێگەزەکان نەبووە قانون دیاریکرێ بەوەیەوە 10 ساڵ حکمی بدە ئەمە یەکێ لە هۆکارەکانە زەواجی پێشوەخت زەواجی هۆکاری دوم ببورن خیانەی زەوجیە کە خیانەی زەوجی بەڕاستی کارەساتە لە ڕۆژگاری ئەمڕۆماندا و قانونیش غەدرێکی زۆری بەڕای من لە ئافرەت کردووە بە حکمی ئەوەی کە پیاوان هەر چۆنێک خیانەت لە خێزانەکانیان بکەن طبیعیە تەنها ئاماژە بۆ دەکا گەر ماڵی هاوسەری بەکار بێنن لەو حاڵەتەیە قانون عقوبات عراقی بە پێی مادەی 377 لە دژیانەوە سێتەوە بەڵام ئەگەر ماڵی هاوسەریان بەکار نهێنا ئەو شتێکی زۆر طبیعیە ئەتوانن بە ئارزوی خۆیان خیانەت بکەن کە ئەمە غەدرێکی زۆر زۆر لە ئافرەت کراوە بەڵام بۆ ئافرەت بە پێچوانەوەیە زۆر باشەگەر باسی هۆکارەکان بکەین بەڕێزدا مەژەت بە دوو خاڵی گرنگداوە لەوانەیە زەواجی پێشوەختامە هۆکار بێت یاخود بە زۆر بەشودانیش بە هەمان شێوە هۆکارەکە لەوانەیە تا ڕادەیەک کەم بوو بێتەوە ئەگەر بێت و ئێمە بکۆڵینەوە لە هۆکارەکانی جیاببوونەوە پێویستەکەوا بکۆڵینەوە لەوەی کەوا ئەم هاوسەرگیریە لەسەر چ بنەمایەک پێک هێنراوە کە گرنگی پێنادەین ئێمە بەڵام پێدوانێکەوە دۆخی ئابووری ئێستا قەیرانەداراییکەوە پێیا تێپەڕیوین کاریگەری هەبێت بە هەمان شێوخیانەتی هاوسەرگیریش لەوانەیە بگەڕێتەوە بۆ سۆشیال میدیا ئەمیش کاریگەریەکی زۆری هەیە لەسەر خیانەتکردن و هەروەها جیاببوونەوە پێتان وایەکەوە ئەمانە هۆکار بن یان زیاتر هۆکارەکان هۆکارە زەقەکان چین بەدڵنیایەوە وەکو وتمان زەواجی پێشوەختە و خیانەی زەوجی کە دوو هۆکاری زۆر زۆر سەرەکین ئەیبەستینەوە بە خیانەت زەوجی زیاتر بۆ سۆشیال میدیاش بگەڕێنەوە بۆ سۆشیال میدیا کە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەمڕۆ کارەساتێکی زۆر زۆریان ناوەتەوە خراپ بەکارهێنانی لەلایەن خۆمانەوە بەدەستی خۆمانە ئێمە دەتوانین بە باشی بەکاربێنین و دەتوانین بە خراپیش بەکاربێنین خراپ بەکارهێنانی بۆتە هۆی ماڵوێرانی لە کۆمەلگای ئێمەدا لە نێوان هاوسەراندا ئەگەر بکرێت من دەرفەت هەبێت ئەمێ ئاماژە بە دوو خاڵ بکەم کە بە چارەسەری دەزانم بۆ ئەوەی لە نێوان هاوسەراندا تەلاق ڕێبڕێژێکی ئەوها بەرچاو لەناو کۆمەلگاکەماندا نەبێ یەکەمیان ئەوەی کەوا ئێمە کاتێک یەکێک لە هاوسەران دێن پەنا بنە بەردابگا داوای تەلاق بەرزەکەنەوە بۆ مەحکەمە یەکەم فلتەر کە پێت هاتێ بڕن باحثی ئیجتیماعیواتە توێژەری کۆمەڵایەتی هەردوو ڕەگەز لە بەرامبەری توێژەری کۆمەڵایەتیدا ئامادە دەبن کە ئامادە دەبن زۆر جار تەرەفی بەرامبەر ئامادە نابێ هەرچەندە لە ڕووی یاساییش و تەبلیغی بۆ دەنرێ بەڵام ئامادە نابێت کە ئەمە خۆی لە خۆیدا زۆر زۆر خراپە و وا دەکات زووتر ئەم کەیسە کۆتایی پێ بنرێ بە تەلاق و من بەڕای من پێم باش بوو کە قانونی ئەحوال شەخسی عراقی زۆر زۆر تاکیدی لەسەر ئەو مۆزوع بکردایەتەوە و تەنها بە یەک جەرسە کۆتایی پێ نەهێنایە چونکە توێژەری کۆمەڵایەتی بەڕاستی دەستی ماندووبوونیان دەگوشم لێرە لە ڕێی کەناڵە بەڕێزەکەتانەوە کە زۆر هەوڵ دەدەن و زۆر کەیسیش هەبوو نەیانێشتۆ بگا بە تەلاق ئەوان گەڕاندویانەوە بەڵام پێویست بوو لە جەلسەی زیاتر بێ چونکە زۆر زۆر زەرورە ئەمان پێویستیان بە توێژەری کۆمەڵایەتی پێویستیان بەوەیە کە دابنیشێن قسەیان لەگەڵ بکرێ ئەو ڕێگای ئەوان ئەیگرنە بەر بۆ جیاببوونەوە لەوانەیە هۆکارەکەی شتێکی زۆر زۆر بەسیط بێ بەڵام ئەوان لە توانایانە نەماوە بەو شێوەی کە خۆیان بیری لێ دەکەن یان بەو شێوەی کە خۆیان دەڵێن هۆکارێکی تریان لێرەوە داوا لە هاوپیشە و هاوکارە بەرەزەکانم دەکەم کاتێک کە کەیسێکی تەلاق دێتە بەردەستیان تکایان لێ یەکەم تکایەکی برایانە کە کەیسێکی تەلاق دێتە بەردەستیان هەوڵی زۆر لەگەڵ هەردوو تەرەفدا بدەن چونکە ئەوان کاتێک پارێزەریان هەڵبژاردووە ئەو ئامادەشن جێڕاڵی پارێزەرەکەیان بکەن چیان پێ بڵێ ئێمە نابێت بۆ دەستکەوتێکی مادی بۆ ئەوەی ئێمە بڕێک پارە بەدەست بێنین ڕاستەوخۆ کە ئەوان هاتن کەسێکیان هێنایە بەردەم ئێمە و بەردەم دادگا بەرەزەکە ڕاستەوخۆ هەستین بە کۆتایی پێهێنانین ڕێهۆکار زۆرە و ڕێکار زۆرە تاوەکو ئێمە بتوانین سەرەکانە لە ناودادگا زیاتر لە کۆتاییشدا هەر کەسێکیش ئازادە لەوەی کە بۆ نمونە بابەتی نەگونجانە هەر حاڵەتێکی تر بێت کە تۆ جیاویتەوە بڕیاری جیاببوونەوەش بدەیت بەڵام حکوومەتیش ناتوانێت یاسایەکدا بنرێت بۆ ئەوەی کەوا هیچ کەسێک ناتوانێت جیابێتەوە یاخود جیاببوونەوە کەم بکرێتەوە و ئازادی ئەمە بەڵام ئەرکی حکوومەت لێرەیە یاخود لایەنی پەیوەندیدار لێرەدا
چییە بۆ چارەسەرکردن یاخود هیچ نەبێت بۆ کەمکردنەوە بۆ ئەوەی کەوا نەگاتە ئامار و داتایەکی ئەوەنە مەترسیدار حاڵەتەکانی جیابوونەوە. ئەرکی حکومەت لێرەدا وەکو بە دەرەجی یەکەم من ئەگەڕێنمەوە بۆ پەرلەمان پێویستە گۆڕانکاری لەم یاسایانەدا بکات و وەکو وتمان ئازادەیەکی تەواو هەیە هەردوو تەرەف کە بیانەوەی کاتێک داوای جیابوونەوە بکەن و سنووردارکردنی هیوادارم سنووردارکردنی تۆڕە کۆمەڵایەتەکان بێ. من کەسێکی بەڕاستی وەکو وتمان خیانەی زەوجی هۆکاریش هەرە سەرەکی جیابوونەوەی خێزانەکانە لەم ڕۆدا تەنها بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان بە دەرەجەیەک سنووردار بکرێ و پێم وایە ئەو چارەسەرکی زۆر زۆر باشە و ئەتوانن ڕێگری بکەن لەو ڕێژە تەلاقە زۆرە لەم شارەدا و لە هەموو شارەکانی عراق بەگشتی. کاکەوەرا زۆر سپاس بۆ بەڕێزت کە لەگەڵم بیت. سپاس بۆ ئێوە، سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان. ڕۆژی خۆشەویستی کە بە ڤالانتاین ماسراوە یەکێکە لەو بۆنانەی ساڵانە لە 14 شوبات لە سەرتاسەری جیهان عاشقانیادی دەکەنەوە تێدا گوڵی سوور و سێوی مێخەک و دیاری دەگۆڕنەوە بەڵێنی خۆشەویستی وەفات و پات دەکەنەوە. لە شاری کەرکووکیش فرۆشگاکانی گوڵ جیاواز لە ڕۆژانی تر ژمارێکی زۆر لە گەنجان و عاشقان ڕووی تێدەکەن بۆ کڕینی گوڵی سوور. ڕۆژی ڤالانتاینە گوڵفرۆشەکانی شاری کەرکووک هاوشێوی شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان لە ڕۆژی خۆشەویستیە دوکانەکانیان بە گوڵی سوور و دیاری سوور ڕازاندوێتەوە. ئەچینە لای گوڵفرۆشێک و لێ پرسین بزانم چۆن پێشوازی لە ئاشقانەکە بۆی چەپکە گوڵی سووریان پێشکەش بکەن. لەگەڵمان بن. وەکو گوڵفرۆ هەموو نەتەوەکان لە شاری کەرکووکە ئەژین ئێمەش وەکو تیپی هونەرملەکانی کەرکووک حەزمان کرد ئەمڕۆ جیاواز بین. هیوادارم ئەم ڕۆژە هەروە دەستپێک بێ بۆ خۆشەویستی هەموو نەتەوەکانی شاری کەرکووک. خۆشەویستی هەموو کاتێ پێویستە ساعت و کات و ڕۆژ و ساعتی بۆ نییە، بەڵام ئەم ڕۆژە کراوە بە ڕۆژێ وەکو لێبوردەیەک وەکو ئەوەی کە خەڵک بە ئاگا بێنیتەوە هوشیاری بکەیتەوە کە تەواوی ڕۆژەکان ڕۆژی خۆشەویستیە، بەڵام ئەم ڕۆژە ڕۆژێک وەک یادکردنەوەیەکە کە بۆی خەڵک هوشیار بێتەوە. ڕۆژی خۆشەویستی کە بە ڤالانتاین ناسراوە یەکێکە لەو بۆنانەی ساڵانە لە 14 شوبات لە سەرتاسەری جیهان عاشقانیاری دەکەنەوە و تێیدا گوڵی سوور و سێوی مێخەک ڕێژ و دیاری دەگۆڕنەوە و بەڵێنی خۆشەویستی و وەفات و پات دەکەنەوە. هەوار فارس، کەناڵی کەرکووک. یەکێتی ژنانی کوردستان بە بۆنەی ڕۆژی ڤالانتاینەوە کوڕێزێک بۆ ماندووبوونی دوکاندار و کاسبکارانی شارەکە گوڵیان بەسەر ژمارەیەک دوکاندار و کاسبکاری پێک هاتە جیاوازەکانی شارەکەدا دابەش کرد. هاوکات پەیامی خۆشەویستی و تەبایی و پێکەوە ژیانیان بۆ دووپات کردنەوە.
ئێمە بەبوونەی ڕۆژی خۆشەویستی گیانی ئەوە ئەمڕۆ لە شاری کەرکووک هەستاین بە هەڵمەتێکی گوڵدابەشکردن بەسەر کارمەندانی ئەم شوێنە وتمان با ینی خۆمانیان پێ بناسیین و دووەمیش بۆ ئەوەی کە بزانن ماندوون لە ڕۆژی خۆشەویستی شوێنێک هەیە ئەگەدار ئەنە بێت کە گوڵیان پێشکەش بک بۆ ڕۆژی خۆشەویستی ڕۆژی خۆشەویستی ئەوەیش نییە بڵێ بەس بۆ خۆشەویستی بەرامبەر خۆشەویستەکە خۆشەویستی دایکە خۆشەویستی خاکە خۆشەویستی شارەکەتە خۆشەویستی بۆ کەس و کار و برا مرۆڤ دەبێت پێسە خودی خۆی خۆش بێت پێش هەموو شتێک جا دایک و باوکە گرنگتریشتە لا بە ئێمە تەنها گوڵ بۆ خۆشەویستەکانمان بدەین ڕاستیدا ئێمە گوڵماندا بۆی کەسە بە خودی خۆمان خۆشەویستی خۆمان بە کەسانی بەرامبەر نیشان بدەین کە ئێمە چەند ئەوان خۆشەوی بێندی سۆزداری یعنی شتێک بکە لە نێوانماندا بێکەوە خۆشحاڵ بین لێکەوە دڵخۆش بین بێکەوە ناکۆکیمان نەبێ لە ژیاندا زۆر خۆشحاڵین بەمێ کە ئەم کارە دەکەین. ڕۆژی 14 فڕێبری هەموو ساڵێک بە ڕۆژی خۆشەویستی ناسراوە لەم ڕۆژەدا عاشقان بە پێشکەشکردنی گوڵی سوور بە یەکتری ئەم ڕۆژە لە یەکتر پیرۆز دەکەن. جوان محەممەد لە سنووری نەحەی چەقچەق بە شێوازێکی جیاواز شوێنی کارەکەی ڕازاندوێتەوە بە گوڵی سروشتی و ڕەنگی سوور پێشوازی لا کڕیارانی دەکات. هەموو ڕۆژێک گوڵی ڕەنگاوڕەنگ لە دوکانەکەی هەیە بەڵام ئەمڕۆ بۆ جوان محەممەد جیاوازە و بە گوڵی سوور پێشوازی لە کڕیارانی دەکات تا لە ڕۆژی ڤالانتاین عاشقان یەکتری بەسەر بکەنەوە. ئێمە هەموو کاتێ دیزایانی دوکانەکەمان کردو و ئەشیکەینی وردە وردە لەگەڵ ئەم سەردەمە ئەبێ بگونجێ بەڵام ئەمڕۆ کە چواردەی دووە ڕۆژی ڤالانتاین ڕۆژی خۆشەویستیە ئامادەکاریمان کردووە بۆ گەنجەکانمان و گوڵمان هێناوە هەم گوڵی سروشتی و هەمیش گوڵی دەست کرد. لە ڕۆژی ڤالانتاین گوڵی سوور تایبەتە جوانیش بەو بۆنەیەوە دیاریەکەی جیاواز دەردەکەوێت بۆ خۆشەویستەکەی. من ئەمڕۆ کە چواردەی دووە بە حکمی ئەوەی کە من ئافرەتێکم لەگەڵ دایکمم گوڵی سوور نا بەڵام چەپکەی گوڵی نێرگز بۆ دایکم ئەەکەمە دیاری ئەمەوێ لەو ڕۆژە ڕێز لە یەکتر بگرین و ڕێز لە ئازیزانمان بگرین و ئەگەر تەنانەت بە گوڵێکی سوور بێ دڵی ئازیزەکانمان نەڕەنجێنین و ئەم ڕۆژەش پیرۆز ڕابگرین و هەموو ساڵ یادی بکەینەوە. ئەو کڕیارانەی سەردانی ئەم دوکانە دەکەن وێ ڕایکڕینی گوڵی سروشتی ڕەنگ سوور ڕاوبۆچوونی تایبەتیان هەیە لەسەر خۆشەویستی. هەموو ڕۆژێک ڕۆژی خۆشەویستیە و گرنگی بە یەکتر بدەن مردنیش کات و ساتی بۆ نییە بەڕای من یەکترتان خۆش بوێ دڵی یەکتریش مەشکێنن دڵنیا بە لەوەی ڕۆژێکدا دێ کە دڵنیا بە لە دەستت دەچێ بەڵام ئەو کاتە فایدەی هیچی نییە. لا تەواوی جیهان ڕۆژی چواردەی دوو بە ڕۆژی خۆشەویستی و نوێکردنەوەی پەیمان ناو دەبرێت و بە چالاکی هەمە جۆر و دیاری تایبەت ئەو یادا بەرز ڕادەگیرێت. کاروان نازم کەناڵی کەرکووک نەحەی تەقتەق. ئاماژە بە سەردێڕی دۆمی هەواڵەکانەدەم. تا ئێستا نزیکی 7,000 ئەوارە
سەرگەیشتن بە ئامانجە نەگریسەکانیان. تا ئێستا نزیکەی 7,000 ئاوارە لە ناوچەکانی سنووریداری گەرمیاندا ماون و بوونیان هەیە و نەگەڕاونەتەوە بۆ زێدی خۆیان. ئیدارەی گەرمیانیش دەڵێت هۆکاری نەگەڕانەوەی ئەو ئاوارانە ئەوەیە لە ناوچەکانی خۆیان ئێستا هیچ دڵنیاییەک لەسەر ژیانیان نییە. هەرچەندە حکوومەتی عێراق چەندین کاراسانی بۆ کردوون تاوەکو بگەڕێنەوە، بەڵام تا ئێستا نزیکەی 7,000یان لە ناوچەکانی سنووری ئیداری گەرمیاندا ماون. بەوتەی خۆشیان ماڵ و حاڵەکانیان خاپور کراون و مەترسیش لەسەر ژیانیانە، بۆیە گەرمیان بۆتە ناوچەیەک بۆ ژیانێکی ئازادانەی ئەوان. من بۆ ماوەی 5 ساڵە لێرەم. لە ساڵی 2007 زۆر بە ئارامی لێرە دەژین. ڕێز لە ماڵ و منداڵ و کەس و کارمان دەگرن، بەڵام ئێمە دەمانەوێت بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆمان. جینا على کفری کە ئاوارە بووین هاتین بۆ کفری. بۆ ماوەی چەند ساڵە لە کفری دانیشتەجین. منداڵەکانمان لەبەر خوێندن و کەس و کارەکانیشمان سەرقاڵن بە کاری خۆیانەوە. لێرە هێزە ئەمنیەکان زۆر ڕێز لە هەمومان دەگرن. هەمومان وەکو برا لەگەڵ کوردەکان پێکەوە دەژین. هەرێمی کوردستان بۆ ئێمە پەناگەیەکی ئارامە، بەڵام ئێمە دەمانوێت بگەڕێنەوە ناوچەکانی خۆمان. ناوچەکانی ئێمەش هاوشێوەی ئێرە ئارام بێتەوە. داواکانی لە حکوومەتی عێراق بمانگەڕێنەوە بۆ زێدی خۆمان، چونکە لە ئێستادا هەرێمی کوردستانەوەی لە توانایدابوو بۆ ئێمە کردوێتی. بەڵام ئیتر ئەرکی حکوومەتی عێراق و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراقا کە هەموم ئاوارانەی سنووری گەرمیان بگەڕێنێتەوە سەر زێدی باوباپیرانی خۆیان لە ناوچەکانی ناوڕاست و باشووری عێراق. ئیدارەی ناوچەکەش ڕای دەگەێنێت هۆکاری نەگەڕانەوەی ئەو ئاوارانە بۆ ناوچەکانی خۆیان ئەوەیە کە تاوەکو ئێستا هیچ دڵنیاییەک لەسەر ژیانیان نییە. ئەوارە عەرەبەکانیش دیارە ئەوان تا ئێستا زەمانەتێک یان دڵنیاییکەن وەرنەگرتۆ بگەڕێنەوە بۆ ناوچەکانی خۆیان و ئەوەی هەیە ئەوانش تا ئێستاوەکو هەر تاکێکی کوردەکو هەر وڵاتێکی ئەم شارە لە سنووری ئێمە لە قەزاکەی ئێمە ئەژین و بەردەوامن مناڵەکانیان لە خوێندن بەردەوامن، خۆیان لە کار و کەسابەت بەردەوامن، خۆیان ژیانیان پارێزراوە، هیچ گیر و گرفتێکی شانیەوە لای ئێمە کار بە هەموو ئەو ڕێنمایی و ئەو ڕێکارانە شەکرێک کە ڕێکخراونەوە دەوڵەتیەکان و ئیدارەی گەرمیان و حکوومەتی هەرێمی کوردستان و کۆی گشتی فەرمانگە و موسسەکان کە کارەکەن بۆ ئاوارە و کەمپی پەنابەران لای ئێمەش بە هەمان شێو ئەگەر باشتر نەبێ کەمتر نییە. لەم 7,000 ئاوارەیە نزیکەی 1500 کەسیان لە هەردوو کەمپەکانی قۆرەت و تازەدێدا نیشتەجێن. ئەگەرچی لە ماوەی ڕابردوودا وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق بڕیاری داخستنی سەرجەم کامپەکانیدا، بەڵام تاوەکو ئێستا ئەم ئاوارانە نەگەڕاونەتەوە سەر زێدی باوباپیرانی خۆیان. دڵنیا مەحموود، کەناڵی کەرکووک، گەرمیان. دادگای هەولێر دادگای کرزنی بێریڤان ئەیوب کچە چالاکوانی بادینانی دواخست کە ماوەی زیاتر لە ساڵێکە بەبێ دادگایکردن زیندان کراوە. ئەندامێکی پەرلەمانی کوردستانیش ڕای دەگەێنێت دەبێت هۆکارێکی یاسایی هەبێت بۆ دواخستنی دادگایکردن و دواخستنی پرۆسەی دادگایکردن بێهۆکار بە دەردەبێت لە چوارچێوەی یاسایی. بێریڤان ئەیوب کە دایکی 5 منداڵە و چالاکوانێکی بادینانە ماوەی 16 مانگە بەبێ دادگایکردن زیندانی کراوە. بڕیار بوو یەکەم دانیشتنی دادگاییکردنی بێریڤان ئەیوب یەکێکی تر لە دەستگیرکراوانی بادینان بەڕێوە بچێت، بەڵام دادگاییکردنەکە دواخرا. ئەمڕۆ بڕیار وا بوو دۆسیەی ڕاگیراوی بادینان بێریڤان ئەیوب
زمان بە بۆنەی سەری ساڵی نوێی چینیەوە ساز کراوە بەشداری لە چالاکێکی گرنگ و پڕبایەخی بەشی کۆلیژی زمان دەکەم کە لەلایەن بەشی زمانی چینیەوە ئامادەکراوە لە ڕۆژێکیشدا ئەو چالاکێ بەڕێوە دەچێت بە ڕۆژی خۆشەویستی ناسراوە ئەوەش مانای ئەوەیە گەلی کۆماری چینی ملیمان خۆش دەوێت و بۆیە لەو ڕۆژەدا ئەو چالاکێ ساز دەکەین. ئێمە لە سەرەتایکردنەوەی ئەم بەشەدا دوودڵ بووین لەوەی ئایا قوتابیانمان توانایی ئەوەیان هەیە فێری زمانی چینی بن چونکە لە هیچ قۆناغێکی خوێندن قوتابیانی کورد ئاشنای ئەم زمانە نەبووینە بەڵام سوپاس بۆ خوددا جێی دڵخۆشکەریە کە ئێستا نەک هەر فێری ئەو زمانە بووینە بەڵکو تا ڕادەیەکی زۆر بە پاڵپشتی کونسڵگەری چینی و کۆمپانیا چینیەکان توانراوە هەلی کار بۆ زۆربەی قوتابیان بڕەخسێت. ئەمڕۆ بە بەڕێستان ڕدەگەێنین لە پلانماندایە پشتیوان بە خوددا بە پاڵپشتی بەڕێز سەرۆکی زانکۆ پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر کامەران یونس بۆ ساڵی داهاتوو ژمارەیەکی زۆرتر لە قوتابیان لەم بەشەوە بگرین. لا بەرامبەر پێنەدان و دواکەوتنی موچەکانیان بۆ ماوەی 11 مانگ ژینگە پارێزانی ناحیس کتانی سەر بە قەزای کۆیە گرتبوونەوەیەکی ناڕەزاییان ئەنجامدا. وەکو کاردانەوەیەکیش دەستیانگر بەسەر ئۆتۆمبیل و کەلوپەلی کۆمپانیاکانیان چاوەکو موچەکانیان پێدەدرێت. بەڕێوەبەری ناحیەکەش پشتیوانی تەواوی بۆ مافەڕەوەکانیان دووپات کردەوە بەڵێنیدا داواکاریەکانیان بگەێنێت بەلایەنی پەیوەندیدار. سێ ساڵە پاکەرەوەمان ئەوە لە مانگی چواریشەوە من یەک دیارم وەرنەکردو 2021 11 مانگی ڕێکی معاش لایە کۆمپانیای پاپەگرۆپ بە چوینەتە لای بەڕێوەبەری ناحیە بەڕێوەبەری ناحیە دەستخۆشی لێ دەکەن سوپاسی جەنابی دەکەین زۆر هاوکارمان بۆ زۆر پشتیوانمان بووە زۆر بەدوا داچوونی بۆ کردوین بەیان دەستمە جامعە دەبێت پشتێک پاشەکە بکەم بۆ لەوێ خوێندەکانی پێ تەواو بکەم بەڵام تا ئێستا ئێمەش داواکارین ئەو موچە 11 مانگەمان پێ بدەن لێمان نەخورێت و کەپسەکانیشمان دەست بەزە داگرتووە و پێیان نادەینەوە تا معاشەکانمان دەدەن. سەبارەت دیارە بە ژینگە پارێزانی سکتانی وەکو هەموو بەشێکی زۆری قەزا و ناحیەکان ئەوانیش داوای هەک خۆیان دەکەن مافەشی ڕەوای خۆیانە ڕەنگە جیاواز بین لە زۆر ناوچەیکە کە ئیوان لە مانجی چاری 2021ەوە کە هیچ موچەیەکیان وەرنەگرتووە موچەکەشیان بە مقارنە بە شوێنەکانی کە لە هەمویان کەمترە لە 180,000 بۆ 200,000 ئەگە غەڵەت نەبم ئەو ڕۆژ هاتوونە بەردەم ناحیە داوای هەق خۆیان دەکەن ئەمە وەکو خۆمان وەکو ناحیەی سکتان داواکاری و کتابمان بەرز کردەوە بۆ لایەنی پەیوەندیدار بۆ ئەوەی مافی ئەوانە بدرێتن بەڵام دیارە مشکیلەکە عامە کێشەی کۆمپانیایە لەگەڵ حکوومەت ئینشاڵڵا لە هەوڵدان چارەسەر بکرێت. سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق داوا دەکات بە شێکلە و بەرگانەی دەستور هەموار بکرێتەوە کە زیاد لە مانەوە بۆ چوونێک هەڵدەگرێت و بەهۆیانەوە پێشێلکاری دەستوری دروست دەبێت. ڕاشی دەگەێنێت لابردنی مەرجی ئامادەبوونی 2/3 بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان و دیاریکردنی گەورەترین فراکسیۆن هەڵبژاردننی دادوەرانی دادگای فیدرالی بەشێکن لەو بەرگە و بابەتانەی دەستور کە پێویستە هەموار بکرێنەوە. فایق زێدان سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق داوا دەکات گۆڕانکاری لە هەندێک بەرگەی دەستوردا بکرێت بە تایبەت ئەوانەی زیاد لە مانایە هەڵدەگرن و بەهۆیانەوە پێشێلکاری دەستوری و بۆشایی یاسایی دروست دەبێت. سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق لە پەیامێکیدا کە ڕاستی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە ڕایگەاندووە دەستور بنەمای دیاریکردنی شێوازی وڵات و حکوومەت و سیستمی حکومڕانیە و بنەمای جیاکردنەوەی دەسەڵاتەکانە هەروەها دەستەبەری مافیا وڵاتیان و گەرنتیکردنی ئەرک و بەرپرسیارەتیەکانن. ئەوەشی خستۆتە ڕوو دەستوری عێراق تا ئێستا چەندین جار پێشێل کراوە ئەمەوێ ڕایەوەی بەشێک لە مادە دەستوریەکان لەگەڵ پێداویستی ئەم قۆناغەدا یەک ناگرنەوە وەکوبوونی مەرجی ئامادەبوونی 2/3 پەرلەمانتاران بۆ یەکەم کۆبوونەوەی پەرلەمان و دەرکردنی یاسای ئەنجومەنی فیدراڵی و هەڵبژاردننی سەرۆکۆمار و هەڵبژاردننی دادوەرانی دادگای فیدراڵی بەهۆیشەوە جاروبار عێراق دەکەوێتە بۆشایی دەستوریەوە ئەو مێرجە ژوای کردووە لە ساڵی 2000ەوە نەتوانرێت چەند یاسا و ئەنجومەنێکی گرنگ دروست بکرێن. لە بەشێکی دیکەی پەیامەکەیدا سەرۆکی ئەنجومەنی باڵای دادوەری باسی لە مادەی 76 دەستوری تایبەت بە گەورەترین فراکسیۆنی پەرلەمان کە مافی ئەوەی هەیە کاندیدی سەرۆکوەزیران پێشکەش بکات و حکوومەت پێک بێنێت و لەو ڕۆوە ڕوونی کردەوە هەرچەندە پێشتر دادگای فدراڵیەم بابەتەشی یەکلایی کردوتەوە کە گەورەترین فراکسیۆن لە یەکەم کۆبوونەوەی پەرلەمان دیاری دەکرێت کە خاوەنی زۆرترین پەرلەمانتارە بەڵام بەشێک لە شارەزایانی دەستوری پێیان وایە گەورەترین فراکسیۆن لە ئەو لیستەیە کە زۆرترین کورسی لە هەڵبژاردن بردوتەوە چونکە ئەم تەفسیرە زیاتر لەگەڵ ململانی هەڵبژاردن یەک دەگرێتەوە.
لە کۆتایی پەیامەکەیدا فایق زێدان ڕێگەیاندووە پەرلەمان لە بەردەم بەرپرسیارەتێکی مێژوویدایە. ئەویش هەموارکردنەوەی دەستورە چونکە ئەو مادانەی ئاماژیان بۆ کراوە دەکرێت دووبارە دابڕێژێنەوە بە شێوەیەک ڕێگری لە پێشێلکردنیان بگیرێت وەکو لابرنی مەرجی ئامادەبوونی 2/3 بۆ کۆبوونەوەکانی پەرلەمان دیاریکردنی گەورەترین فراکسیۆن کەبراوی هەڵبژاردن بووە. ئەوەش کۆتایی دەهێنێت بە مشتومڕی پێکێنانی حکوومەت کە لە ساڵی 2010 بەردەوامی هەیە. ئەمڕۆ هێزەمنێکان گروپێکی ساختەکردنی دراوی عێراقیان لە پارێزگای نینەوە دەستگیر کرد. لەو ڕۆ وەزارەتی نەوخۆی عێراق بڵاوی کردەوە بەڕێوەبەرەتی بە گشتداشتنەوەی تاوانی نینەوە گروپێکی 6 کەسیان دەستگیر کردووە کە کاریان ساختەکردنی دراوی عێراقی بۆ بڕێکی زۆریش لەو جۆرە دراوە ساختانەشیان پێگیراوە کە زیاتر لە 2 ملیۆن دینار بووە. ئەماژێ بۆش کردووە ئەو گروپا دراوی جۆری 25,000 و 10,000 و هەروەها دراوی جۆری 5,000یان ساختە کردو و لە کاتی دەستگیرکردنەکەشدا دەست بەسەر 3 مۆبایلدا گیراوە. وەزارەتی ناوخۆی عێراق خۆشی خسۆتە ڕوو دەستگیرکراوەکان دانیان بە تاوانەکانیاندا ناو و ڕەوانی لایەنی پەیوەندیدار دەکرێن بۆ لێکۆڵینەوە لەگەڵیاندا. یەکێتی ئەدیبان و نووسەرانی کەرکووک کۆڕێکی ناساندن و واژووکردنی کتێبی شعری بۆ نووسەر سڵاح حەمامین بە ناونیشانی میلی سەعادنۆ ئەنجامدا. نووسەر لە کتێبەکەیدا باسی خەم و ئازار و نەهامەتەکانی کارەساتی ئەنفال دەکات کە بە زمانی عەرەبی نووسویەتی بۆ ئەوەی نەتەوەکانی دیکەش بە خەم و نەهامەتەکانی کورد ئاشنا بن. ئەم کۆڕە بۆ ناساندنی سێم دیوانە شعرم بوو. ئەم دیوانە شعریم کۆتایی پارساڵ بڵێن 2021 یەکێتی نووسەرانی عێراق بۆبی بەچاپ گەیان. ئەمە بەڕاستی بە ناونیشانی عقارب الساعة التاسعة بە عەرەبیە وەکو ئاماژەم پێیدا. ئەویش ناوەڕۆکەکەی و ناونیشانەکەی ئاماژەیە بۆ ئەو گۆڕە بە کۆمەڵەی لە ساڵی 2019 لە سەماوە دۆزیانەوە کە کۆمەڵێ ئەنفالی ڕوفاتی ئەنفالی گەرمیانی تیابوو لەگەڵ ئەوەشا یەک ساعتێکیان دۆزیەوە کە لە ساعت 9 ڕاوەستا بۆ ئەو ساعتە. بەڕاستی هەر ئەو کاتە ئەو ڕووداوە و ئەو ساعتەوە و گۆڕە بە کۆمەڵە کاریگەریەکی زۆری لەسرم بەجێهێشت. هەر لەو وەختەیە ئەو شعرم نووسی. هەوڵەکانم پێشکەشکردن خواتان لەگەڵ.